بەڵێ کۆسار خۆشببختانە هەرێمی کوردستان لە سەررجەم ناوچە جاجەکانی هەرێمی کوردستان چەندین گوندمان هەیە کە مێژێکی کۆنیانەیە جا گوندی گەرمەگیکێکە لەو گوندانی کە مێژێکی کۆنی مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ لە بێگومان لە ناوچەی داوێ لە گەرمیان کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ 300 ساڵ لەمەوبەر. جام گوندە ساڵانە بەگەشتی بەهارە و هەروە چەندین چالاکی و جۆراوجۆری کللتوری ناوچەکەی خۆیان دەپارێزن. ئێمە راپۆرتێکمان لەسەرم گوندە ئامادەیە کۆسار با پێکەوە بینەری بین. گوندی گەرمک لە قوڵایی گەرمیان لە سنووری ناحەی نەوجولدایە لە کەشێکی بەهارەدا قەومانی ڕەسەنی گوندەکە کۆبوونەوە بۆ زیندووکردنەوەی کەلتوری باو باپیرانیان. ئێرە گوندی گەرمێکی ساداتی پێکردریە کەوتۆتە قوڵایی گەرمیانەوە لەم کەش و هاوای خۆشە بەهارە و لێرە عەشرەتمان کۆ کردوێتەوە وەکو ساداتی پێکردی شاوە بۆ ناساندنەوەی نەوەکانمان بەهۆی قوربانیدانی دیەکەمانەوە بە درێژایی مێژوو هەر یەکە و کەوتینەتە شارێکەوە ئێمەش پێمان خۆش بوو ئەمڕۆ ئەم دانشتە ئەنجام بدەین و یەکتر ناسینی زیاتر لەگەڵ خزمە دوورەکانە بۆ ناساندنی کەلتور و کەلەپوری خۆمان وەکو ناوچەی داوێ لە گەرمیان. ئەم گوندەی ئێمەشە لە خۆمان و باوباپیرانمانەوە لانکەی شۆڕش بووە خاوەن کەلتورین کەلتوری کوردایەتی ئێمەش وەکو باقی قەومەکان و خزمانی لە کوردستاندا بیرمان کردەوە حەزمان کرد لەم بەهارەدا لەم بەهارە جوانەدا لەسەر ڕووباری ئەم ئاوەسپێی ئێمە کە بە تەنیشتی دیەکەمانەوە دەڕاتە بۆ خواروی خورمات و ئەو ناوچانە حەزمان کرد بانگێشتنامەیەک بکەین بۆ دۆست و خزمان و کەسەکان و هاوڕێ و کەسایەتیەکان لە هەموو شوێنەکانی کوردستانەوە هاتوون بەبێ جیاوازی. ئەو دابوونەریتانەی کە باو باپیرانمان لەسەری چوونێ مەش بەردەوام بین لەسەر ئەو ڕێژکانە بۆ ئەوی بتوانین پەرەی پێ بدەین زیاتر و بەردەوام بین و لە ناو ئەو جیل بە دوای جیلەوە کە گەورە ئەبن ئەم گەنجانە کە ئێستا دێنە پێشەوە بزانن کللتور و دابوونەریتی باو باپیرانمان لە یاد نەکەین بەردەوام بین لەسەری هەروەها وەکو یەکتر ناسینە لە نێوان هۆزەکان و ناوچەکانی تری کوردستانەوە و بەم گردبوونەوانە یەکتر ئاشنا ئەبین سوودی خۆی هەیە ئەمە بە زەرورەت زانم لە هەر چەند جارێ و لە چەند شوێنێک دووبارە بکرێتەوە بکرێت ساڵانە ئێمەش وەکو وەفدی خانەخین و قەومانی خانەخینەوە تەشریفمان هێنا بۆ ئەم گردبوونەوە. ژنان و گەنجانی ڕەسەنی ئەم گوندە زیندووکردنەوەی کەلتوری ڕەسەنایەتی باو باپیرانیان بۆ ناساندنی بەنەوە و وچەینوێ بە پاراستنی کەلتوری کوردەواری دەزانن. کردنەوەی ئەو دابوونەریتەی کە لە کۆندا هەبوو هاوکات بەستنەوەی بە ژیانی ئەمڕۆ وەنەوەکانمانیش ئاشنا بن بە یەکتری ئێستا لەبەرەوەی هەرێکێک و لە شارێک ئاژی دوورکەوتینێتەوە لێک وەکو کەرکووک و هەولێر و سلێمانی و هەریکێک لە شوێنێک ئێستا لێریاک و ئەبینەوە مناڵەکانمان بە یەکتر ئاشنا ئەەکەین خۆشمان یەکتری ئەبینینەوە و بە تایبەتی لەم جەوە بەهارێ خۆشە زۆر شوێنێکی خۆشە و ئێرەش هەر شوێنی باو باپیرانمانە. جاران یادی باو باپیرانمان هاتنە سەرم چەم و ئاوە ئەمە ناتراوە چەمی ئاوسپیە لە دێ گەرمک خۆمان زۆر بە خۆش حەفزانین ئێمە بۆیە ئەم شتەمان دروست کرد لە باو باپیرە بۆمان ماوەتەوە لەسەرم چەم و ئاوا هەموو بەهارێک کۆ بنێتەوە و قسەی خۆشیان بۆ یەکتر کردووە و بە نوتکە و بەم شتانە و ڕێگەی کۆمەڵایەتی و کوردەوایاری و هەموو جارێکیش هەموو جارێ وتوانە چەمی ئاوەسپی چەمێکی خۆشە و دێرینە باو باپیرامان ئەمەیان فەرمووە ئێمەش ئەمڕۆ بەیادی ئەو وشەی ئەوانەوە ئەمان زیندوی کردەوە لە بەرەوی وچەکانمان ڕێوچەی زیادەمان پیا بووە یەکتری ناناسن بۆیە ئەمما ساز کرد لە بەرەوی هەم باشترێک بناسن و بۆ تەبایی و سەبایی قەومەکەم. جوانی و دڵڕفێنی سروشتی گوندی گەرمک کە دەڕوانێتە سەرچەمی ئاوەسپێدا لە دێر زەمانەوە گەشتی بەهارەی لێ نەبراوە و دانیشتوانی ئەم گوندە ئەو نەریتەیان زیندوو کردەوە تاکو دەستا و دەست بنەوەی تازەی ئاشنا بکەن و لە کۆتایی گەشتەکەشدا بە ئامادەکردنی نیوەڕۆخوانێک گەشتەکە دەوڵەمەند کرا.
کاروان حەبیب کورد سات نیوز گوندی گەرمک لە ناوچەی داوێ.